بەڵێ وەکو شەوی شاماژەم پێکرد لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا وەفدێکی وەزارەتی نەوتی حکوومەتی فیدراڵ هاتبوو ئەم سنوورە بۆ ئەوەی کە داوا لە پێشمەرگە و پۆلیسی نەوت و گاز بکات بۆ ئەوەی کە پشکنین بکەن بۆ کێڵگەی نەوتی قەمبەر کە ئێمە ئێستا لە نزیکە و کێڵگەین بەڵام ڕێگەیان لێگیرا بوو دواتر ئەوان باسییان لەوە کردبوو دواتر لەگەڵ هێزدا دێن بۆ ئەنجامدانی پشکنین ئەگەر چی دوێنێ هەندێک لە میدیاکان باسییان لەوە کرد کە هێزی حەشد و سوپای عێراقی هاتوون بۆ کێڵگەی نەوتی قەمبەر لە چاڵەوخاڵە لە نێوان شاری کفری و شارۆچکەی کوڵەجۆ بەڵام بەپێی بە دوواداچوونەکان ئێمە کە لەگەڵ چەند فەرماندەیەکی پێشمەرگە و پۆلیسی نەوت و گاز قسەیان کرد ئەو هەواڵانیان ڕەت کردەوە کە هیچ هێزێک هاتوویە بۆ سنوورە ئەوەی دەیبینن بە چاوی خۆتان ئەوەی کێڵگەی نەوتی قەمبەرە ئێمە لە ئێستادا لە گوندی چاڵەوخاڵین لە نێوان کفری بۆ کوڵەجۆ هاوکات ئەم سنوورە هاوسنووری قەرەتەپەشە لێرەوە هێزەکانی سوپای عێراق زۆر دوور نین دەکەونە سنووری قەرەتەپە و خورماتوەوە دواتر باسەوە کرا کە هێزێکی زۆری سوپای عێراقی و حەرجی شابی کۆکراوەتەوە شەویش درنگانێکی شەو پۆلیسی دیالە تایبەت بۆ زوو ماشکلای کرد کە ئەو هێزەی حەشت کە کۆکراوەتەوە لە سنووری شارەبان بۆ ئامادەکاریە بۆی پلانێک بگرنە بەر بۆ ڕێوشوێنی ئەمنی بگرنە بەر بۆ پاراستنی گیانی زیارەتکارانی شیعە کە لە ئێستادا مەراسیمی عاشورا لە ناوچە جیاوازەکانی عێراق بە تایبەتە و ناوچانەی کە جێنفوسی شیعیان زۆرە بەڕێوە دەچێت دیارە ئێمە ئەمڕۆ لە نوێترین بە دوواداچوونماندا لەگەڵ پۆلیسی نەوت و گاز قسەمانکراوان باسییانەوە کرد لەلایەن وەزارەتەوە لە دەسەوی خوێنەوە ئاگداکراونەتەوە لێدوانی فەرمی نەدەن بۆ میدیاگە چێسە لە لێمانەوە نزیکن بەڵام باسییان لەوە کرد ڕێکەوتنێکی سەرەتایی هەیە بۆ ئەوەی هێزی سوپا و حەرجی شابینێن بۆ ئێرە و هاوکات ئەوان باسییان لەوە کرد کە پێشمەرگەیەکی زۆر گەڕاوەتەوە بۆ ئەم سنوورە بە تایبەت لیوای حەفدە و لە ئێستادا ناوچەکە زۆر ئارامە هاوکات سەرچاوێکی ئەمنی لە سنووری پارێزگای دیالە بۆ زووم ئاشکرای کرد کە لە ماوەکانی ڕابردوودا وەزارەتی نەوتی حکوومەتی فیدراڵ ڕێکەوتنی لەگەڵ چەند کۆمپانیایەکی دەرهێنانی نەوت و گاز کردو بە تایبەت کۆمپانیای ماراتیەکان بۆ ئەوەی کە لە سنووری جەبارە کفری کوڵەجۆ قەرەتەپە بە دوای نەوت بگرن بە تایبەت ئەو کێڵگانی کە لە ماوەکانی ڕابردوودا نەوت و گازیان تێدا دۆزراوەتەوە بەجێ هەڵدراون بۆیە لە ئێستادا ناوچەکە بە شێوەیەکی گشتی ئارامەوە ئێمە پاشەوەی کە لایەن پۆلیسی نەوت و گازەوە پێمان گوترا ئامادەنین لێدوانی فەرمی بۆ هیچ میدیایەک بدەن ئەم شوێنەی کە ئێمە ئێستا لێین بە مەسافەیەک دوورتر لێرە هێزەکانی پێشمەرگەی کوردستانی لێیە هەوڵ دەدەین لای هێزەکانی پێشمەرگەی کوردستان ئەو جادەی کە دەڕوا ئەمە لە سنووری کوڵەجۆ و قەرەتەپەیە وەکو کێڵگەی قەمبەریشمان پێپشاندان ئەوە کێڵگەکەی لە ئێستادا تەنیا هێز کە نزیک بێ لەو کێڵگەی قەمبەرەوە تەنیا پۆلیسی نەوت و گازە هیچ هێزێکی دیکەی لێ نییە ئەوە تا کێڵگەکەش دەور و پشتی گیراوە و داپۆشاوە بۆیە وەک ئاماژەم پێکردنیا پۆلیسی نەوت و گاز لێرەیە هیچ هێزێکی عێراقی و بەوجودی نییە و دۆخی ناوچەکەش بە شێوەیەکی گشتی ئارامە ئەوە لە هەر پێشاتێکی نوێش تیمی زووم لەم سنوورە لەگەڵ بینەرانەوەی بەڕێزا دەبێت.